ڕۆژی 2 نیسانی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی ئۆتیزم دیاری کراوە، بەڵام بەهۆی قەدەغەکردنی سەرجەم مەراسیمەکان لە هەرێمی کوردستان هیچ چالاکیەک بۆ ئەو ڕۆژە ئەنجام نەدرا. بەرپرسی لقی سلێمانی کۆمەڵەی ئۆتیزمی کوردستان ئاماژە بە خراپی بارودۆخی ژیانی توشبوانی ئۆتیزم دەکات کە حکومەتی هەرێمی کوردستان لێی بەرپرسیارە و لە ساڵی 2004ەوە چاوەڕوانی جێبەجێکردنی یاسای تایبەت بە خاوەن پێداویستی تایبەت دەکەن، بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە. بە کۆی گشتی لە سنووری پارێزگای سلێمانی دەوروبەری 350 بۆ 400 توشبووی ئۆتیزم هەیە. توشبوانی ئۆتیزم لە حاڵەتێکی زۆر خراپان، ڕێژەکە ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبوونایە. خێزانەکانیان تووشی زۆربیان تووشی نەخۆشی دەرونی بوون، هەنگێکیان جیابوونەوەی تێکەوتووە، هەنگێکیان هەر سەری خۆی هەڵگرت و بەرەوەندەران ڕۆشتووە. ئێمە لە ساڵی 2014 هاوارەکەین لەم حکومەتە. تکایە ئۆتیزم بەردەوامە، ئۆتیزم لە هەڵکشان نایە، قەیران تەواو ئەبێ، زۆر شتی تر هەیە تەواو ئەبێ، بەڵام ئۆتیزم هەمیشە بەردەوامە، نەک لە سلێمانی و لە کوردستان، لە هەموو جیهانە. یاسا و مافی و ئیمتیازاتی خاوەن پێداویستی تایبەت هەیە کە لە ساڵی 2011 دەرچووە، دەبوو لە ساڵی 2012 جێبەجێ بکرایە، بەڵام بەداخەوە تا ئێستا جێبەجێ نەکراوە. من چەند جار تەلەفۆنم بۆ کراوە، ئەڵێگەر لەبەر خوانە بێ خۆم و مناڵەکە بێ لە بەرجێکی سەرا بەنزینەکەین بە خۆمانە و خۆمانە سووتێنین. دایک تەلەفۆنم بۆکە ئەڵێگەر لەبەر خوانە بێ دەنگی حەمام بە مناڵەکە و بمرێ، یا خۆمە سووتان خۆمە کوشت. هەر حاڵەتێکی نەخوازرا بەسەر خێزانەکانمانە بێت حکومت لێ بەرپرسیارە، چونکە خۆی لە هەموو ئەرکێکی ئەخلاقی و ویژدانی دزی. دایکی توشبوویەکی ئۆتیزم بە گریان و خەمەوە باز لە ژیانی ناسۆر و ناڕەحەتیان دەکات. بە تایبەت باش داخستنی سەنتەرەکانی ئۆتیزم بار و گوزەرانیان تەواو قورس بووە. بار و گوزەرانمان چۆنە لەگەڵ مناڵانە بەداخەوە، بار و گوزەرانێکی زۆر ناخۆشمان هەیە. یعنی ئێستا کە هێنامەتە دەرەوە هەر لە بەرەوەی کە چوونە دەرەوە پێخۆشە. یعنی ئەم مناڵانە چوونە دەرەوەیانەوێ. زۆر کەسەیە کە بڵێن لە بواری ئۆتیزما ئیشی کردووە لە ناو ڕێکخراوەکەی خۆمان هەبووە، ئەوەی قۆستۆتەوانێ ڕۆشتە سنتەرێکی هەلی کردوتەوانێ. بەداخەوە بۆ ئەوە مناڵی ئۆتیزمی کرد بەت بازرگانی، بە مناڵێ ئەممی تەمە ناکەم ڕۆژێک لە ڕۆژان وشەی دایک لە دەمی بێتە دەرەوانێ. بەس بەداخەوە خێزانمان هەیە دایکەکە ڕۆشتۆ بۆ ئەوروپا، باوکەکە لێرە ماوەتەوانێ، کە باوکەکە لێرە ماوەتەوانێ چاوە سەرگیری تری کردو. ئەمە قورسە. داواکەین سنتەرێ بۆ مناڵانە بکرێتەوە، لە دوای خۆم ئەو مناڵە نەکەوێتە سەر جادە تعدای ناموسیان لێ بکەن. ئەوە لە لای من زۆر گرنگە، بەس ئەوە مەبێ، هیچی ترم ناوێ. بەپەی ئامارە نافەرمیەکان لە هەرێمی کوردستان نزیکەی 10,000 توشبووی ئۆتیزم لە هەرێمی کوردستان هەیە، بەهۆی نەبوونی سەنتەری تایبەت بۆ ڕاهێنان و چارەسەرکردنی توشبوانی ئۆتیزم. خێزانی توشبوان بە ئاستەنگ و ژیانێکی ناڕەحەت و قورسدا تێپەڕ دەبن. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلەیمانی.